تان پرسیار لە خۆمان دەکەین باشە باران بۆ تاخیر بوو، بۆچی باران تاخیر دەبێت؟ بۆچی خوای پەروەردگار ئەو خێر و بەرەکەتەی لە ئێمە گرتووەتەوە؟ یەکێک لە هۆکارەکانی تاخیربوون و نەبوونی باران ئەوەیە کە دەوڵەمەندەکان زەکات دەرناکەن. سوێن بەخوای ئەرز و ئاسمان، ئەو دەوڵەمەندانەی کە موسڵمانن لەم وڵاتەی خۆماندا و لە وڵاتەکانی تریشدا بە هەمان شێوە، ئەگەر زەکاتەکانیان دەربکەن یەک فەقیر نامێنێ. سوالکەر ئەو پیشەیەوە قەت واز نایێنێ، هەزار دەفتەری هەبێ وازە سوال نایێنێ، باسی فەقیر دەکەن، فەقیری ڕاستەقینە. بەڵام بەداخەوە دەوڵەمەندەکان زۆربەیان نە ئاگیان لە نوێژە، نە لە جومعەیە، نە لە جەماعەتە، نە لە زەکاتە، نە لە ڕۆژووە، هیچ شتێک. خوای گەورە غەزەبێکی ڕژاندووە بەسەریانە، لە قیامەت هەمووی دەبێتە مار و دوو پشک ئەو ماڵ و سەرۆت و سامانی کە هەیەن. ئەگەر زەکاتەکان دەربکرێ بێگومان باران دەبارێ. بەڵام قەومی ئێمە موسڵمانان دەوڵەمەندە گەورەکان و زەبەلاحەکان زەکات دەرناکەن ئیلا کەمێکیان نەبێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ: وما منع قوم زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء ولولا البهائم لم يمطروا. هر قومك هر قليكي مسلمان وازا كافركان بينا كافركان باراني بو باري بلا مو بس تنيا دنيا هي. هر مسلمانك خويبا باوردار بزاني وشايت من بهني لولا شو تماشاتك قومك زكاة درناكن منعي زكاتكن إلا خوای گەورەش لە بەرامبەری ئەوەدا ئەوان منعی ئەوە دەکەن، ڕێگری دەکەن و زەکات دەرناکەن، خوای گەورەش ڕێگری باران دەکات. ئەگەر لەبەر ئاژەڵەکان نەبێت خوای گەورە بارانیان هەر بۆ نابارێنێ. وەڵڵاهی دووری مەگرە ئەو تۆزش کە ئەم ساڵانە ئەبارێ بەهۆی ئاژەڵەکانەوە نێک بەهۆی ئێمەوە. چونکە قەومەکان هەر کاتێ زەکاتیان دەرنەکرد دەستیان خۆیان گرتەوە، خوای گەورەش منعی باران دەکات لەو گەلە. تەماشا دەکەی سبحان الله لە وڵاتەکان لە ئەوروپا، لە وڵاتەکان لە هەموو وڵاتەکانی تر بێدینەکان، تەماشا دەکەی تۆ ئەگەر ئیشی سپی بکەی بە ڕەسمی ئیش بکەی، دەفتەرێکت دەستکەوێ بەلایەنی کەمەوە لە 20 وەرەقە و بۆ 30 وەرەقە بۆ 35 وەرەقەی تر بەپێی وڵاتەکان ئەگۆڕێ، وڵاتێ بۆ وڵاتێ، ئەوەندە پارەت لێ ئەسێنێ. واتە ئەگەر بەلایەنی کەمەوە تۆ دەفتەرێ پارە ئیش بکەی، دەفتەرێ خێر بکەی، دەفتەرێکت هەبێ 120 زیاتریشی بۆ حکومەتە. بەڵام ئیسلام داوای 120 نەکردەوە، 102.5. واتە تۆی کە پەیدای دەکەی لە دەفتەرێکە 2 وەرەقە و نیوی بدە بە فەقیر، نەک 30 وەرەقە و 40 وەرەقە و 20 وەرەقە. بۆیە دەوڵەمەندەکان زەکات نادەن، تەماشا دەکەی بارانیش کەم دەبارێ. ئێستا ئەمڕۆ جومعەیە، بڕۆ بۆ ئەو ڕێگانێکی ڕێگای سەیرانگاکان و خەڵکە چێ بۆ سەیران، بڕۆ سەیری ئەم هەموو پیاوە ئەبوو شوارەبە بکە، بە سمێڵێکەوە خێزانەکەی خسۆتە پێش سەیارەوە بەسەری ڕووتەوە، کچەکەی بەسەری ڕووتەوە، لەو دەشتەدا کچەکەی و خێزانەکەی دەیەها و سەتەها کەس دەیبینێ بەسەر سافیری و بەسەری ڕووت. تەماشا دەکەی خێزانەکان و کچەکانمان بەسەری ڕووتەوە بە جلێکی ناشەرعیەوە ئەچنە دەرەوە بۆ ئەو شوێنەی کە خوا بارانێکی کەمی بۆ بارانەوە سەوزی کردووە، جوانی کردووە، لەو لاشەوە دەڵێن باران بۆ تاخیر بوو. بۆ باران تاخیر بوو؟ ئەی بۆ بە خۆتان ناچیتەوە. یەکێتر لە هۆکارەکانی تاخیربوونی باران و نەمانی باران ئەوەی کە ئێمە وازمان لە ئەستەغفیرڵڵاه هێناوە. نوح پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا. هود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، هود فەرمووی سەلامی خوای لەسەر بێ: ويا قوم استغفروا ربكم ثم توبوا إليه يرسل السماء عليكم مدرارا. ئەم پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ بە قەومەکەی خۆیان فەرموو: ئێوە بڵێن ئەستەغفیرڵڵاه،
واتە خوای داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم بگەڕێنەوە بۆ لای خوا خوای گەورە لە ئاسمانەوە بارانی بە ڕەحمەتتان بۆ دەبارێنێ بەڵام ئێمە وازمان لە ئەستەغفیرڵڵاه هێناوە باشە کێمان لە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم پاکتر و باشترین بێتاوانترین کەس حەدی نییە بەڵام لە کاتێکا ڕۆژانە بەلایەنێکم و 70 جار 100 جار دەڵێ ئەستەغفیرڵڵاه خوای لێم خۆش ئێمە ڕۆژی 100 جار دەیڵێن 50 جار دەیڵێن نە وازمان لەوەی هێناوە داوای لە خۆشبوون لە خوا بکەین لەگەڵەوەدا گوناه و تاوان زۆر دەکەین بەڵام ئەستەغفیرڵڵاهمان کەمە کەواتە بزانە ئێمە وازمان لە ئەستەغفیرڵڵاه هێناوە ئەگەر هەمومان بەردەوام بڵێن خوای لێمان خۆش بە چونکە ئێمە بەردەوام گوناه دەکەین مەلایکە نین کاتێک کە تۆ گوناهی دەکەی بەپێی حەدیث تقریبا نزیکی 6 ساعات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم مەلایکە لەسەر تەوەستەی خوای گەورە دەفەرمێ مەینووسە خراپەکەی بەڵام چاکەی یەکسە دەنووسرێ خراپە 6 ساعات تقریبا مەلایکە لەسەرت ئەوەستەیە ئەگەر لەو مەسافەدا تۆبە بکەی گوناحەکەت نانووسرێ بەڵام ئێمە نەک 6 ساعات 6 ساڵ دوای ئەوەش داوای لە خۆشبوون لە خوا ناکەین کو ئەستەغفیرڵڵاهمان ئەمڕۆ چەندێکتان 100 جارتان ئەستەغفیرڵڵاه دەی بەس بە خۆمان نابا بچینەوە یەکێک لە هۆکارەکانی باران زۆربوونی باران ئەستەغفیرڵڵاه و گەڕانەوەی بۆ لای خوا یەکێک لە هۆکارەکانی نەمانی باران وازهێنانە لە ئەستەغفیرڵڵاه بڕۆ ئێستا بڕۆ بۆ دەشتە بڕۆ ماڵەکانەوە هەر گەنجە و هەر خەڵکە دەبینیت ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەتە خەریکی نێرگەلە کێشانە خەریکی جگەرە کێشانە خەریکی ڤەیپە نازام ئێستا پەیا بۆ حساب مسەقەفە تێگەشتووە حساب ئەمە زەرەری نییە لە کاتێکە دکتۆرەکان دەڵێن زۆر لە جگەرە خراپتریشەوە تۆ ئەگەر ڕۆشنبیر بە قسەی دکتۆر بۆ ناکەی ئەگەر دکتۆرەکەیش خواردی دیارە دکتۆرەکەش وەک تۆ وایە هیچ فەرقێکی نییە لەگەڵ تۆدا ئەوەی کە دەڵێ قسەی تەطبیقی ناکات ئەم هەموو جگەرە دەخۆنەوە ئەم هەموو نێرگەلە و ڤەیپە دەکێشن لە کاتێک شاڵێن باران بۆ نابارێ ئەزای پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا دەفەرمێ كل أمتي معافى إلا المجاهرين جگەرە خۆرەکان بە خۆتان نابچنەوە ئیشەڵا جومعەیە تایبەت باسی جگەرە و حکمی جگەرە دەکەین کاتی خۆشی باسمان کرد لە خودبەی تایبەت خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم باوەڕتان بە صحیحی بوخاری هەیە باوەڕتان بە پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم هەمومان دەڵێن بەڵێ جگەرە خۆر و جگەرە نەخۆر نێرگەلە کێش و نێرگەلە نەکێش دەڵێ بەڵێ باوەڕم پێیەتی دەی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمی هەموو ئومەتەکەم خوا عەفوی دەکا و لێی خۆش دەبێ ئیلا کێ نەبێ ئیلا ئەو کەسانە نەبێ کە بە ئاشکرا گوناه دەکەن جگەرە خواردن تاوانە یا تاوان نییە حرامە هەر کەس دەڵێ حەڵاڵ با بێ بۆ لای من بەس نەڵێن نەنکم وایە با پیرەم وایە بە ئایەت و حەدیث قسەی لەگەڵاکە هەر شتێک پیس بێ حرامە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوەی بە ئاشکرا تاوان دەکا خوا لێی خۆش نابێ جگەرە خواردن بە تاوانێکی ئاشکرایە کابرا ڕیشی دەتاشێ تاوانێکی ئاشکرایە نێرگەلە دەخوا تاوانێکی ئاشکرایە ئەمە تاوانێکی ئینسانە بێ زۆر ئاگاداری خۆت بترسە لەوەی خوا لەو تاوانەت خۆش نەبێ کە ئەنجامی دەدەی هەموو ڕۆژێ نێرگەلە و جگەرە خواردن بۆنێکی پیسر لێ دێ خۆت بێزارەکەی مەلایکە بێزارەکەی خەڵکیش بێزارەکەی ئەمەیەکی لە هۆکارەکانی نەمانی باران ئەوەیە کە ئەو هەموو جگەرە دەخوا ئەو هەموو نێرگەلە دەخوا ئەو هەموو تاوانە دەکات ڕۆژانە ناڵێ خوایە لەم خۆش بە داوای لە خۆشبوون خۆش ناکە بۆیە تاوان بە ئاشکرا بکەی خوا لێت خۆش نابێت لەو تاوانەت خۆش نابێت ئیلا مەگەر وازی لێ بێنی بە کۆتایی پێ بهێنیت کەواتە بگەڕێنەوە بۆ لای خوا ئەگەر حەستان لە بارانە بگەڕێنەوە بۆ ڕێگای خوا ئەستەغفیرڵڵاه زۆر بکەن بەردەوام بڵێن خوای لێمان خۆش بە ئەو کاتە بزانە بەرەکەتی ئاسمان چۆن بەسەرمانە دەڕژێ ئینشاءالله یەکێتر لە هۆکارەکانی تاخیربوون و نەمانی باران ناشکوریە خوای گەورە دەفەرمێ لە قورئانی پیرۆزە نمونەی شارێکمان بۆ دەهێنێتەوە خوای گەورە دەفەرمێ وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان خوای گەورە و میهرەبان لە قورئانی پیرۆزە نمونەی شارێکمان بۆ دەهێنێتەوە ئەم شارە زۆر دڵخۆش بوون
شارێک بوون هێمن و ئارام، وڵاتێک شارێک هێمن و ئارام. لە هەموو لایەکەوە خوا ڕزق و ڕۆزی بۆیان دەنارد، لە هەموو لایەکەوە خێر و بەرەکەت ڕژابوو بەسەریاندا، بەڵام فەکەفەرەت بئەنعومی الله، ئەوان ناشکریان کرد و سوپاسی خوایان نەکرد لەسەر ناز و نیعمەتەکانی. ئێمە ناشکریمان کرد. 2008 و 2009 هەتا پێش چوار ژیانمان چەندێک خۆش بوو، چەندێک کەسابەت و پارە و چاک بوو، ناشکریمان کرد. سوپاسی خوامان نەکرد. معاشخۆر دەوی خوا بیبڕێ، کاسبکار دەوی خوا بیبڕێ، ناشکریمان زۆر کرد. ئەو کاتە خوای گەورە دەفەرمێ ئەو شارە کە هەموو لایەکە خوا ڕزقی ڕژاندوو بەسەریاندا، لەو پەڕی هێمنی و ئارامی و خۆشیدا بوون، فأذاقها الله لباس الجوع والخوف بما كانوا يصنعون. خوای گەورە ترس و خەوفی بۆیان دروست کرد، برسێتی بەسەریانە سەپاند بەهۆی ئەو کردەوانەی کە کردیان و ناشکری خوایان کرد. واللهی هەتا ئەوە حاڵی ئێمە بێ ناشکری بکەین، دڵنیا بە خوا غەزەبمان لێ دەکرێت. هەر کەسێک ناشکری بکات دڵنیا بە قەت دڵخۆش نییە، ئەوەی دەکروزێتەوە ناشکری دەکات. بەخوا هیچم نییە لە کاتێکە پارێچاکی لە ماڵە خەوانەوە، بەخوا نیمە دەی خوای گەورە بە درۆت نەخاتەوە. وەڵی نەفەرم دەناسی خاوەنی خۆی دەوی خاوەنی 300 دەفتەر بوومە، 300 دەفتەر، هەر دەوی نیمە ڕۆژی موسڵمان وتی خوای گەورە بە درۆت نەخاتەوە، خوا ئەدارە ئیفلاسی هێنا، نیمە وەڵی لە کاتێکە خاوەنی 300 دەفتەریش. ئەمە قسەی خۆیەک. ناشکری زۆر خراپە، کروزانەوە زۆر خراپە. خوای گەورە لە قورئانی پیرۆز ئەباسی ئیماندار دەکات، دەفەرمێ يحسبهم الجاهل أغنياء من التعفف. ئەگەر کەس ئەو کەسە نەناسێت دەڵێ مە زۆر دەوڵەمەندە، چونکە ناکروزێتەوە. ئەوەی کروزایەوە قەت باوەڕی پێ نەکەن، بەو خوایە ئەوەی کروزایە پارەی زۆرە. بیخە قاعیدە بە خۆت، ئەوەی کروزایە پارەی هەیە بەعام. دوو لە قسەی بەڕێستان ڕاست ناکەن. ئینسانێک خاوەنی شەخسیەت بێت، سپاسی خوا بکە، ناکروزێتەوە، درۆژ ناکات. بەڵام کروزانەوە سیفەتی ئینسانی ئیمانداری ڕاستەقینە نییە. بۆیە ئێمە زۆر ناشکریمان کرد، زۆر کروزاینەوە، زۆر سپاسی خوامان نەکرد لەسەر ئەو ناز و نیعمەتەی کە پێشتر پێمانی بەخشی بوو، خوا لێمانی سەندەوە. ئێستا چاوەڕێ وتی خوایە مەعاشەکەی دێ، خوایە ئیش کز بووە. چۆن ناکز نابێت؟ تۆ ناشکریەکی شەو ڕۆژ. خوای گەورە غەزەب بەڕژێنێ بەسەرتا. جەماعەتی هاتن بەلای ئیمامی مالیکی کوڕی دینار، زانای گەورەی تابعین ڕەحمەتی خوایان لێبێ، وتیان ئیمامی مالیک سەرمان سوڕماوە، وەکو ئەمڕۆی ئێمە سەرمان سوڕماوە، باران تاخیر بوو، باران نابارێ. ئەو تا چەندەها شوێنێ، چەندەها شار و شوێن هەیە لە وڵاتی خۆمانە ئێستا دەغڵودانیان بەڕەڵا کردەوە، بەکەڵ نەما، بارانەکە نەما لە ئاسمانەوە. ئەگەر خۆ ئەو تۆزەشمان لێ بگرێتەوە، چی هەیە ڕزگارمان کە، کی هەیە فریامان بکەوێ؟ بەسە با بگەڕێن و بۆ لای خوا. ئیمامی مالیک بۆچی باران تاخیر بوو؟ سەرمان سوڕماوە. ئەوش فەرمی منیش سەرم سوڕماوە لەوەی کە باران، ئێوە دەڵێن باران تاخیر بوو، من دەڵێن بەردباران تاخیر بوو. بەرد باشە، بەرد بۆ نابارەیە. ئەو لە سەدەمی تابعینە ئاوا دەڵێ، سەدەمی سەحابە ئەڵێ منی سەرم سوڕماوە چۆن بەردباران تاخیر بووە، تاخیر بۆ بەردباران. ئەمڕۆ دەبینی خەڵکی دەکات، تەماشا دەکەی لە ڕۆژی جمعەدا بڕۆ، ئێستا ئەمڕۆ بە هەزارەها ئەگەر نەڵێ ملیۆنەها ژن و پیا ئەمڕۆ نوێژ ناکەن. پیا و جمعە ناکە، ژن شوێری نوێژکردنی نییە، نە نوێژەکە و نە هیچ شتێکی، نە مەغریبەکە، نە عەسر، نە عیشان، نە نیۆڕ. بە حسابم چۆ بە سەفرە دادەم نوێژ ناکات لە کاتێکە عوزریشی نییە. بەڕاستی ئەوە کۆمەڵگای ئێمە، کۆمەڵگایەکین ئاگامان لە جمعە و جەماعەت و هیچ شتێک نیە، گوێی پێ نادەین. لە کاتێکە دەڵێن باران بۆ تاخیر بوو، ئێمەش دەڵێن بەردباران بۆ تاخیر بوو. با بە خۆمان دابچینەوە ڕێگای خوا بگرین، ئەو کاتە ئینشاڵڵا ئەوەی کە خۆمان دەمانەوێت باران و ڕەحمەتی خوا دەڕژێ بەسەرماندا. یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بی، خوایگیان بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی، خوایگیان بەکردەوە خراپەکانی خۆمانمان لەگەڵا نەکەی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه.
دەڵێن بۆ باران نابارێ، بۆ باران تاخیر بوو. یەکێتر لە هۆکارەکانی تاخیربوونی باران، کەمبوونەوەی باران ئەوەیە کە ئەمڕۆ غەش و فڕ و فێڵ لە معاملات و کەسابەتا زۆر بووە. وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، یەکێک لە نیشانەکانی قیامەت وای دێ ئەڵێن لە فڵان بنەماڵەدا پیاوێکی سیقە هەیە، فڵان بنەماڵە، ئێستا وای لێ هاتووە لە بازاڕا بڕۆ مەعرەزەوە بەخوا لەوانێت چەندانێکی سیقە ببینی، بڕۆ مەیانەکە هەروە، بڕۆ بازاڕەکە هەروە، بڕۆ ناو هەموو ئیشەکانەوە، هەر ئیشێ دەکەی تەماشا دەکەی هەمووی خەریکی فڕ و فێڵە. ئەوەی حیوانات دەفرۆشێ، هەتا لە مریش فرۆشەکانە زۆرێکیان فێڵ لە خەڵکی دەکەن، مریشکی خراپ دێنن و بەسەر خەڵکە ساقی دەکەنەوە. ئاژەڵ فرۆشەکان هەروە، سیارە فرۆشەکان هەروە، خان و فرۆش و عەرز فرۆشەکان هەروە، هەموو شتەکان. ئەوەی کە شتی 250 فرۆشە سەرێکی خەریکی خەشکردنە، شتی هەزاریە فرۆشێ بە هەمان شێوە. غەش و فڕ و فێڵ زۆر بۆ لە معاملە و کەسابەتە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە: ولا نقص قوم المكيال والميزان إلا أخذوا بالسنين وشدة المؤنة وجور السلطان عليهم. استحالة من حالتين. هر قومك لك بيوانا وكيشانا، استحالة بيوانا زونا ما بس كيشانا هي. هر قومك لك سابت معاملة دا، لك رينو فروشتنا، غش بكن، فروفيل بكن، لبرانبر. إلا خواهي پرودگار چیان بەسەرا دێنێ؟ تووشی وشکە ساڵیان دەکەن، وشکە ساڵی. ئێستا حاڵی نەمەتیدا ئێمە غەشەکەین، حتا ئەو جا باسم کردۆ دەڕۆی بۆ شوێنێ شتێ بکڕی، ئەڵێ داوای ژنەکەوێ، پرسیاکەی زانێکی سیقەم دەسەکەوێ، کاکە گیان بۆ ئەڕۆیتە حەی سەناعە، ئەڵێ داوای ژنەکەی بێ دوایە کە باشا بگەڕی، کاکە یەکی سیقەم بۆ بدۆزەڕۆ، ئەڕۆیتە مایانەکە بۆ ئەتەوێ مەڕێ بزنێ کاوڕێ شتێ بکڕی، بێ پرسیار بکەی، ئەڕۆیتە مەعرەزەکان هەروە، ئەڕۆیتە ناو بازاڕەکان هەروە، بەداخەوە شتێکت پێشانەدا و شتێک تێداداتێ. غەشت لێکە، فێڵت لێکە، کاکە فەلاحەکە غەشەکە، تۆ غەش مەکە، هاوڕێکەت غەشەکە لەگەڵە شەریک مە، بە تۆش لەو دزیا بەشدارە بی. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر قەومێک لە کڕین و فرۆشتنە غەش و فڕ و فێڵ و درۆ بکەن، ئیلا خوای گەورە تووشی وشکە ساڵیان دەکات. ئەیان گرێ بە وشکە ساڵی، ئەمە یەک. دووەم ژیانیان زۆر ناخۆش دەکا و ژیانیان قورسەکە، ژیان قورس بۆ زۆر. سێیەم دەسەڵاتدار زاڵ ئەکا بەسەریانە، دەسەڵاتدار وا لێکە زوڵمیان لێ بکات، بیان چەوسێنێتەوە. ئەوان فەقیر و فقرا چەوسێنەوە، زوڵمیان لێ یەکەن و غەشیان لێ یەکەن، دەی ئەویش خوای گەورە دەسەڵاتدارەکان ئەخاتە بەسەریانە بۆی ئەوانش غەشیان، ئەوانش بە هەمان شێوە بن، چونکە ئەگەر ئێمە باش بین ئەوانش باش دەبن. بەڵام ئێمە لە 1000 دینار غەشەکەین، ئەگەر بیرەنەوەتەمانە بێ بچی بکەین، کورابێ بڵێ ڕەحمەت لە کفندس، لە 1000 دینارە غەشەکەی. فڵان کەس قۆڵین بڕی، کۆمەڵی ئیشارەت و ئاماژە هەیە لە مەعرەزەکانە، ئاماژەیەکە بۆ شتێک بەرامبەرەکەی تێکا، بەس من تێ ناگەم بەستی چییە، ئەڵێ قۆڵی بڕە، ئەوە نەپارەمەوێ، ئاواکە لە 2 وەرەقەمەوێ. فێڵ و خیانەت لە مەیانەکە ئەگەر ئاگال لە خۆتن گوێش دەکەن، گوێتە بڕن. هەموو بازاڕەکە هەروایە، شتی عادی دێنێڵێ ئەسڵیە. دەرەجەیەکە، دەرەجەیەک وا لە ئێمە هەیە، دەرەجەیەک کامە دەرەجەیەکە، دەرەجەیەک وا هەیە. خەریکی فڕ و فێڵین، و کاتێکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک غەش و فڕ و فێڵ و درۆ بکە بۆ ناو جەهەنەمە، تەواو، ئیتر تۆ هەڵبڵێ بەهەشتین، و بە قسەی تۆ نابێ، بە قسەی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. ئەوەی فڕ و فێڵ کە بۆ ناو جەهەنەمە. 2 مناڵ، 3 مناڵ، 4 مناڵتەیە، ئەم هەموو غەش و خیانەتە لە خەڵک بۆکەی، ڕۆژانە خەریکی فڕ و فێڵ و درۆی. هەڕاج لە کاتێکە هەڕاج نییە، ئەگەر هەڕاج بێ قەچێکە دەست خۆش بێ زۆر شتێ باش. لە کاتێکە لە بازاڕە بە 1000 دینارە تۆ دی 2000 هەڕاج، یعنی ئەمە کارەساتە، ئەمە مشکیلەکەیە. یعنی جاری وایە کابرا شتەکە فرۆشی هەرزانە، ڕاستەکە هەرزانە، بەس جاری واش هەیە ئەچێ مێشکی خەڵکە بات، مسەماعێکی داناوە، خەڵکی بێزار دەکا و لە کاتێکا وایش نییە، ئەگەر وا بێ دەستی خۆش بێ، من ئەڵێم شت هەرزان فرۆش. خەڵک لە قەیران و ناڕەحەتیایە خاتری خەڵک بگرن، شتی بە هەرزان بدەنێ، بەڵام ڕازگۆش بن لەگەڵەوەدا، هەمومان پێویستە ڕازگۆ بین. بۆیە تەماشا دەکەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر قەومێک
فرۆفێڵ لە کڕین و فرۆشتنا بکەن ئیلا خوای گەورە وشکە ساڵیان تووشەکە ژیانیان ناخۆشەکە دەسەڵاتداری زاڵمیشیان بەسەرا زاڵەکەت تەواو. ئیمامی فودەیلی کوڕی عیاض یەکێک لە زانا گەورەکە ڕۆژێک تەماشای کرد کوڕەکەی خۆی کە ناوی عەلیە گەنجێک بوو تازە پێگەشت هەرزەکار بوو ڕەحمەتی خوای لێبێت. سبحان الله ئەم عەلیە گوێی لە ئاەتێکی قورئان بوو باسی جەهەنەمی دەکرد ڕۆحی دەرچوو وەفاتی کرد لە ترسی خوا وەفاتی کرد. مناڵ بوو نەگەشت بۆ 14-15 ساڵ. تەماشای کرد ئیمامی فودەیل کوڕەکەی خەریکی کڕین و فرۆشتنە بەڵام ئاوا تای تەرازۆکە کاتێک کە شتێکی تێچێ پوش شتێکی تێچێ فوی لێکا و ئەیسڕێ وش بۆ ئەوەی هیچی پێوە نەمێنێ چکە لە قیامەت تۆی خەرتەلا خوێنرێتەوە ئاگاداری تەرازۆکەت بە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم وإذا وزنتم فأرجحوا شتان بۆ خەڵکی کێشا قورس بیکێشن واتە چەند غرامێ قورس بیکێشن گوناح نییە 10 غرامە 20-30-50 قورس بیکێشە بۆی تووشی گوناح و تاوان نەبیت. ئەم گەنجە تازە پێگەیشتووە ئاوا فوو دەکات لە تای تەرازۆکە بۆ ئەوەی ئەو غوبار و ئەو تەپ و تۆزەی کە پێوەیەتی نەمێنێ فوی لێەکە ئەی تەکێنێ هەجارێک کابراسێکی شتێکبان تەرازۆکەی هەرگوێی پێ نییە ئاگداری خۆت بە. ئیمامی فودەیل ڕەحمەتی خوا لێ دەستی کرد بە گریان فەرمووی کوڕەکەم بۆچی وا دەکەی بۆچی ئەم تای تەرازۆ ئاوا فوی لێ ئەەکەی و ئەیسڕی. فەرمی باوەکیان نامەوێ تەپ و تۆزی ڕێگا بۆ خەڵکی بکێشم نامەوێت تەپ و تۆزەکە بکێشم. سبحان الله ئیمام فودەیل دەستی کرد بە گریان ڕەحمەتی خوای لێ بێت. باوەکیان نامەوێت ئەو تەپ و تۆزە چۆتە بان تەرازۆکەم بیکێشم و بیدەم بە خەڵکی لەگەڵ ئەشیاکەدا دەمەوێت تەپ و تۆزی پێوە نەبێ دەتۆ ئاوا ئیماندار بە ڕازگەوە لە کەسابەتە. من قەت لەگەڵ بێوجدانیان نیم شت هەرزان فرۆشن دەستان خۆش بێ هەمووتان شت هەرزان فرۆشن بەڵام گرنگ ئەوەیە هەر کەسێک لە ئێمە لە ئاستی خۆمانەوە ئاگداری خاڵە بین نەڵێ فڵان کەس قۆڵیمان بڕی بۆ دڵخۆش مەبە بەوە دڵخۆش مەبە ئیشارەتت کرد بۆ برادەرەکەت پارەت لێ سند و من ئەوەنە وەرەقە و ئەوەنە گەڵامەوێ بۆ دڵخۆش مەبە خوا ئاگداری تۆ یەکەم فێڵ و خیانەتت کردووە بەخوا 1000 حەج و عومرە بکەی نوێژ عیبادەتێکی لە کۆڵ نابێتەوە کە خیانەت و درۆ لەگەڵ کەسێکا کرد کاک فڵان کەس عیبە بەخوا پارەم ناوێ پارەم چۆن پارە تۆ وەرەگرم ئیتیفاقی لەگەڵ کابراشە کرد ئەوەنە وەرەقەم لە تۆوێت ئەمە درۆیە ئەمە غەشە تۆ هیچ پارەم لە تۆ ناوێت لە مقابلی کە خسارێکت بۆ کڕم قەیناوەریگرە ئاسایی بەڕاستی پێی بڵێ بەس بۆ فێڵی لەکەی بۆ دەڵێ هیچم لە تۆ ناوێت لە کاتێکا لەگەڵ کابرای بەرامبەر ئیتیفاقت کردووە ئەوەنە گەڵامەوێ ئەوەنە پارەمەوێ ئەمە حرام ئەمە دزیە ئەمە درۆی لەگەڵ بەرامبەری خۆتا دەیکەی ئەگەرەوە حاڵی ئێمە بێ چاوەڕی ئەوە دەکەین کە وشکە ساڵی زیاتر ڕووبدا چاوەڕی ئەو کە زاڵم زیاتر دەسەڵات بەسەر ئێوەدا بگرێ و سەر ئێمەدا بکرێ ئەوە عقوبەی خوایە دڵنیا بن لەوە. بەڕاستی ئەو کاتە دەزانی بۆچی باران تاخیر بۆ سەیری ئەو بازاڕ و ئەو معاملە و کەسابەتەی و خەڵکە بکەی. یەکێتر لە هۆکارەکانی نەبوونی باران و کەمبوونەوەی باران و تاخیربوونی باران ئەوەیە کە ئێمە وازمان لە تەقوا هێناوە تەقوای خوامان نییە زۆر کزە لە کاتێکا بەردەوامیش نین لەسەر دینداری وازمان لە تەقوا هێناوە وازمان لە ئیستیقامە و بەردەوامبوون لەسەر دین هێناوە. کوا جەماعەتەکەی میوانەکانی ڕەمەزان کوان لە کوێن ئێستا چیان بەسەرا هات کوا تەقوامان کاتێک کە باسی خوا دەکرێ هەندێک لە پیاوچاکانە باسی خوا دەکرا دەموچاویان زەر دەڵەگەڕا بەڵام ئێمە کوا ترسی خوا لە دڵمانەیە بەتەمای خوا حەچی خێر و بەرەکەت برژێنە بەسەرمانە هەر کەسێک لە ئێمە بەپێی تەمەنی خۆی بیرمان دێ لە وڵاتی خۆمانە و لە دیەکانی خۆمان و شارەکانی خۆمانە چەندەها دەیها و سەدەها کانی هەبوو هیچی نەما کوا دێ وا بۆ دەکانی تیا بەسە کانێکی نەماوە ئاوێکی نەماوە هەمووی وشکی کرد دەی خوا کوا بەرەکەت ماوە تەقوامان واز لێ هێناوە لە کاتێکا خوای گەورە ئەفەرمێ ئەگەر ئەهلی شارەکان و دیەکان تەقوای خوا بکەن لفتحنا عليهم بركات من السماء والأرض لأرض لآسمانوا إيما خير وبركات درجين بس يعني أو وعدي خوايا بس تقوى خوابكين تقوى أوي لخواب بترسي خود لحرام وغش وفروفيل وباريسي أو تقوايا تقوى أو نية خليكي جناه وتوان بشورش قشت بين بي كواتا بزان التقوى بردوان بون لسر دينداري وخواب برستي هو كاريك بويك إيما خوای گەورە بارانمان بەسەرا ببارێنێ
وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا. خواهی گەورە دەفەرمێ ئەگەر ئەوان بەردەوام بن لەسەر دینەکەی خۆیان، خواهی گەورە بارانی خێر و بەرکەتیان بەسەرا دەڕژێنێ. بەڵام کوا خەڵکی بەردەوامە لە حەفلەکان ئاهەنگەکان، لە مارە بڕینەکان، لە شایەکان، لە سەفرە و سیاحەتەکان، لە زانکۆکان و قوتابخانەکان، لە بازاڕەکان تەماشا بکەی دەزانی بۆچی تاخیر بۆ باران. سەیری ژنی ئەهلی جمعە و جەماعەت بکە، سەیری کچەکانیان بکە، بزانە چی حاڵێکیان هەیە. ئەو کاتە دەزانی بۆچی باران تاخیر بووە. تەقوا ئەوەیە ئافرەت پانتۆڵ لە پێ بکە، تەقوا ئەوەیە ئافرەت سەری بەدەرەوە بێ نیوە لەچک بکە، تەقوا ئەوەیە ئافرەت سنگی بەدەرەوە بێ، تەقوا ئەوەیە ئافرەت قۆڵی ڕوت بێ، قاچی ڕوت بێ. ئەوە تەقوا نییە، ئەوە بێتەقواییە. دەی خوای گەورەش باران نابارێنێ، هەر بۆ خۆت هەڵبەزەرەوە هەرچێکی بیکە نایبارێنێتەوە. با بگەڕێن بۆ ڕێگای خوا، تەقوای خوا بکەین، با ڕێگای خوا بگرین، بەڵکو خوای گەورە خێر و بەرکەت بڕژێنێ بەسەرمانە. بەڕاستی وەک باسم کرد لەو شوێنانە کە باسم کرد، تەقوای خوا زۆر بەکەمی ئەبینی. کچەکەی شووەکات، خێزانەکەی دەگوازێتەوە، ئەبێ لەچکی بەسەرەوە نەبێ، نابێ لەچکی بەسەرەوە بێ، عیبە، ئەمە دواکەوتنە. جا لە تۆ دواکەوتوتر هەیە کە قەبر و قیامەتی خۆت لەبیر چۆتەوە؟ بۆ لە تۆ ناموسەقەفتر هەیە کە ڕێگای خوات بەزر کردووە؟ لە تۆ ناڕۆشنبیرتر هەیە کە ئینسانە ڕێگای خوای نەگرت، نەموسەقەف و نەڕۆشنبیرە، نە عاقڵ و نەتێگەشت و هیچ نییە. لا باسی وەکەم لە قورئان و حەدیثا بە عاقڵ ناوینە هاتووە. لە قورئان و حەدیثا ئینسانی عاقڵ ئەوەیە قەبر و قیامەتی خۆی لەبیر بێ. من ناکەم هەستا بە عەقڵێتی تۆ فڵان کەس پیاوێکی ئەوە عالم بوو، مێشکی دەیەمە گەورەتر بوو، ئەی بۆ ئیمانی نەهێنا، بۆی سەر لە جەهەنەمایە ئەگەر تۆبەی نەکرد بێ. چی قیمەتێکی بە بێدینی بمری، با زیرەکترین مرۆڤی ئەم سەرزەوێ بی کە ڕێگای خوات نەگرت بتێکت پەرست، تۆ لای خوای گەورە وەزنی مێرولەیەکت نییە. تەواو با هەرچی خەڵکی بڵێن مێشکی گەورە بوو، مێشکی زۆر مهم بوو، قیمەتی چییە؟ ئاخر خاڵ دەمێ باسی کەم بۆچی باران کەم بۆتەوە. هۆکێکێتر لە هۆکارەکانی باران گوناه و تاوانی زۆرە، کە تاوان و گوناه زۆر بوو لە ناو موسڵماناندا. قسەیەکی کوردەواری هەیە دەڵێ مرۆڤ گلەی لە خۆشەویستەکەی خۆی دەکات، ئەوەی کە خۆشی دەوێ، ئەوەی کە دۆستێتی، گلەی لەو کەسە دەکەی، گلەی لە کەسێکی بێگانە ناکەی. تۆ گە خزمێکت ئازارت بدە، ئەو کۆنێ بێگانەی ئازارت بدە، فەرقی زۆرە، زۆر فەرقی هەیە. ئەگە دراوسێکت عەزێتدا ئەو کۆیە خێزان و مناڵەکە عەزێتدا، ناوەڵڵا فەرقی زۆرە. تەشبیهات نەبێ. خوای گەورەش الله وەلیی الەذینە ئامەنوا، خوای گەورە خۆشەویستی پشتیوانی ئیماندارانە. بۆی ئەو گلەیە کە خوای گەورە لە ئیماندارانی دەکات لە کافرەکان ناکات، چونکە کافر کافرە تەواو. بۆی دەبینی بارانێن بۆ دەبارێ. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم الدنيا سجن المؤمن وجنة الكافر. لصحيح مسلم ده هاتوه. دنيا سجن إيمان دارا بهشتي كافرة. دي خواهي قولا لدنيا داوي بيان بخشيوه، باراني چاكيان بوده باريه. بلام تو خود با دوستي خواه دزاني، با خوشويستي خواه دزاني، با کەسێک دەزانی کە شوێن کەوتی بەرنامەی خوای کاتێک کەس تاوان دەکەی، خوای گەورە زیاتر سزای تۆ دەدات لە کەسێک کە باوەڕی بەخوانی و ڕێگای خوای نەگرتووە. بۆیە تەماشا دەکەی زینا زۆر بووە، ڕیبا خواردن زۆر بووە، کوشتن زۆر بووە، خراپەکاری زۆر بووە، حرام خواردن و غەش زۆر بووە. ئەو کاتێک کە گوناه و تاوان دەبێت، وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە هەر قەومێکە ڕیبا و زینا زۆر ببێ ئیلا خوای گەورە سزای نەدات. ئەمڕۆ زۆر بووە، بەس پەنا بەخواردنێ کەسێ بەداخەوە گلەیم لەو خەتیبانە هەیە، لەو کەسانەی دەڵێن کاکە زینا خواردن بۆتە ئاو خواردن، زیناکردن عەفوەن بۆتە ئاو خواردنەوە. ڕاستی قسەیە زۆر خەتەرە، وان نییە، ئەو قسە ڕاست نییە. ئەگەر ئاو خواردنەوە بێت کەواتە هەمومان پەنا بەخوا زینا دەکەین، هەموو خەڵک ئاو دەخواتەوە. نە زۆر بوو، بەڵام بڵێ وەک ئاو خواردن زۆر بووە، بێگومان ئەمە تۆمەتێکی گەورەی ئەدیتە پاڵ خەڵک کە هەموو خەڵکی زینا دەکات. ئەوەشی کە خۆی وا دەڵێ خۆشی ئاو دەخوا کەواتە خۆشی دەیکات. ئەمە تۆمەتێکی زۆر خەتەرە، ئاگادار بن. زۆر بووە، بەڵام ناڵێن وەک ئاو خواردن، چونکە ئاو خواردن هەموو کەسێک دەیخواتەوە، مناڵێکیش کە دەیخواتەوە تەمەنی 1 ساڵ بێ، بەڵام زۆر بووە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس لە ئەثەرێکی صەحیح داهاتۆ دەفەرمێ هیچ ساڵێک نییە کە حکمی حەدیث پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، هیچ ساڵێک نییە
لە ساڵەکەی پێشی خۆی یا لە ساڵەکەی دوای خۆی یەک تکەیە باران زیاتر ببارێ، یەک تک. والله ئێستا و 100 ساڵ لەمەوە پێش، 1000 ساڵ لەمەوە پێش ئەو ئەندازەی کە خوای گەورە لە ئاسمان دیاری کردو تکەیە زیاد و کەمی نەکردووە، بەڵام دەفەرمێ بەڵام تەوزیعاتەکەی جیاواز. کاکە لای ئێمە باران نابارێت لە چەند وڵاتی لافاوەساوە چەند جار باران وێرانیانی کردووە، تەوزیعاتەکەی جیاوازە. ئەم ساڵ خوای گەورە لە وڵاتی ئێمەی دەگرێتەوە ئەیباتە وڵاتێکی تر، ساڵەتر لە وڵاتێک ئەیباتە وڵاتێکی تر. تەوزیعاتەکەی جیاوازە، دابەشکردنەکەی ئەگینات ڕێژەی باران لە ئاسمان زیاد و کەم ناکات. دەی ئەم ساڵ سزای ئێمەدا لێمان دەگرێتەوە. بۆیە با لە کۆتاییدا ئەڵێن بخۆمان نابچینەوە. خوای گەورە دەفەرمێ قل ئەڕائەیتم ئین ئەصبح ماؤکم غەوڕا فمن یأتیکم بماء معین. ئەگەر ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ ئەگەر خوای گەورە ئاو باتە خوارەوە بە زەویە، ئاو نەمێنێ کی هەیە ئاوتان بداتێ، کی هەیە ئاوتان بۆ دەرخات؟ دەی کاکە 10 ساڵ 15 ساڵ لەمە پێش ئاو لە زۆر نزیک بوو، ئێستا چۆتە خوارەوە بە دەیەها و مەتر زیاتر، هەنەشێن 50 مەتر. ئەو بیرەی کە 15-20 ساڵ لەمە پێش شەو ڕۆژی ئیشێکە جار ێستا نیو سەعات 20 دقیقە ئیش ناکە، ئاو ڕۆژتە خوارەوە وردە وردە. دەی خوای گەورە بیباتە خوارەوە فمن یأتیکم بماء معین. خوای گەورە دەفەرمێ کی هەیە ئاوتان بۆ بهێنێ، کی هەیە ئاوی سازگارتان پێ ببەخشێ. بۆیە ڕێگای خوا بابگرین. خوای گەورە بیەوێ بە چرکەیەک هەرچی ئاوی سەر زەوی هەیە ئەمەی سوێر دەکات لە تینە کوێر دەبین هەر دەخنکەین. با ڕێگای خوا بگرین، بگەڕێنەوە لای خوا. بەسە سافیرەی، بەسە خراپەکاری، ژنەکانتان کچەکانتان با لە خوا بترسن، با ڕێگای خوا بگرن. بەسە ئەگەر غیرەتت هەیە و خاوەنی ئیمان و غیرەت و تەقوای بەسە، بەس شتەکەت بە سافیرەی خە پێش سیارەوە. با لەچکەدا بەسەریە لەچکی ڕاستەقینە نەک درۆینە و جامانەکەی من چۆن ئاسە نیوی سەرم بەدەرەوێ ئەوانە نیو لەچک، لەچکی کامل ژنەی بەسەری داپۆشە، نیو لەچکی یا لە ملیایەتی، ئەمە ملپێچە یا لەچکە. با ڕێگای خوا بگرین، بگەڕێنەوە بۆ لای خوا بۆ خاتری خوا. بەسە با کچەکانتان بە حەیا و بڕاتە دەرە، با ژنەکانتان بە حەیا و بە شەرمە بڕا بۆ هەر شوێنێکە دۆڕا بۆ سەفرە و سیاحەت. بڕۆ ئێستا بڕۆ بۆ دەشتە بزانە چەند هەزار ئافرەتە بینی لەچکی بەسەرەوە نییە. بەتەمای باران بارێ، بەتەمای دڵخۆش بی بەخوا نییە. بارانش بارێ هەر دڵخۆش نابن، دڵنیا بن لەوە. حتى ناشكري بكين تا خراپەکاری بکەین ئەوە حاڵمان دەبێت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدو. يا ربي خواه هدايتي خيزان كانوا كشكانوا خشككانوا أو خلق بدي يا رب العالمين. خواه جان رقاي خۆتمان بۆ ئاسان کەی لەسەری بەردەوام بین. خوایان تەقوامان پێ بەخشی، خوایان بەکردەوەی خراپی خۆمانمان لەگەڵامەکەی خێر و بەرەکەت و خۆشی بڕژێنی بەسەرمانە. یا ڕەبی خوای ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ عیبادەتمان لێ قبول کەی. خوایان کۆمەڵگامان لە غەش و فرۆفێڵ و درۆ پاک بکەیتەوە. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.